خۆشەویست ئەم کاتان باش مشێن سوارم خۆشحاڵم لا پرۆگرامێکی نوێی مۆلاتان ئەمڕۆ باز لە دیزاینی باخەکەین لە ناوە و لە دەرەوەی ماڵەکان خۆشبەختانە ئێستا زۆر کەس گرنگیان بەوە داوە کە بەشێکی بچووکی ماڵەکەیان ڕۆبەرێکی بچووکی ماڵەکان بە یەکێک لا دیزاینەکانی گوڵ و چیمەن و ئینجانە بڕازێنەوە جا چ لەلایەن خۆیانەوە بە سەلیقە و دەستڕەنگینی خۆیان چ لەلایەن ئەندازیارێکەوە بێت ئەمڕۆ باز لە هەموو ئەوانە ئەکەین لەگەڵ چۆنێتی پاراستنی ڕۆکەکان و ئاودانی گوڵەکان و بەخێوکردنیان ئێوەش بینەرمان بن. دیزاینی باخ و ڕازاندنەوەی ناوە و دەرەوەی ماڵ بە گوڵ و سەوزایی سروشتی هەر لە سەردەمانی زۆوە خواستی زۆری لەسەر بووە و جێگەی گرنگی زۆرێک لە خەڵکی بووە. باخچالواسراوەکانی بابل کە لە دەوروبەری ساڵانی 600 پێش داین بنیادنراوە و یەکێکە لە حەوت سەمەرەکەی جیهان کە پێکاتۆ لە کۆمەڵێک دار و دەوەن و مێ و گوڵی جوانی کە بە شاخێکەوە هەڵواستراون و بە بیناسازی پێشکەوتوو بە خشت ڕێکخراون لەلایەن پاشانە بوو خەزنەسەری ئەو سەردەمەوە دروستکراوە سەلمێنەری ئەو ڕاستەیە کە لە چەند هەزار ساڵ پێش ئێستاوە خەڵکی گرنگی زۆری بە سەوزایی و دیمەنی جوانی دەستکرداوە. ئێستاش زۆربەی خەڵکی لە جیهاندا تا ڕادەیەکی زۆر باش ماڵەکانیان و شوێنی کارەکانیان بە دیزاینی باخ و گوڵی سروشتی دەڕازێنەوە. کوردستانیش بێبەش نەبوو لەو دیمەنە جوانە و جگەلەوەی کوردستان بە دیمەنی جوانی سروشتی خۆی دەناسرێت زۆرینەی هاوڵاتیان شوێنی حەوانەوەی خۆشیان بە گوڵ و باخ و فواری ئاو دەڕازێنەوە هەم بۆ دیمەنێکی جوان بۆ ماڵەکانیان و هەم بۆ سوودبینین لە ڕووکەکان و بۆ تەندروستی خۆیان. خۆشەویستان بۆ پرۆگرامی ئەمڕۆمان هاتووینەتە لای کاک عادل کە بەڕێزیان ئەندازیارن و دیزاینی باخ و فوارە ئەکەن. کاک عادل ئەم کاتت باش. سپاس بۆ ئەوەی کە قبوڵت کرد لەگەڵ چاپێکەکەت. منیش سپاسی کەناڵەکەتان دەکەم کە ئەبێتە هەوەی سەرچاوەیەک بۆ ڕوونکردنەوەی بواری گوڵ و باخچە کە خەڵکی چاومان لێ بکەن و بتوانن ماڵەکانیان بڕازێنەوە بە گوڵی جوان. سپاس دەکەین کاک عادل. کاک عادل یەکێک لەو باخانی کە دیزاینت کردو بەڕێزت ئەم باخەیە. ئەمێ باسێکمان بۆ بکەی چۆن فکری ئەمانەت داناوە کە ئەم دیزاینە لێرە بکەی ئەو دیزاین لە موقعێکی ترا بکەی. باخ سەرەتا باخ پێویستە کە دەست پێ ئەەکەیت پێویستە تەختیتێکی جوانی بۆ دابنیت ئەم تەختیتە کۆمەڵەشتی گونجاو لە خۆی ئەگرێت لە مەدخەل و لە ڕێگە و لە ئینارە و لە جۆرەکانی بەرد و لە جۆرەکانی گوڵ و لە مەمەڕەکان و لە سەوزایی و لە هەروە بێتەوە لە نافورە و لە ڕۆشتنی ئاو. ئەمانە هەمووی لە خۆی ئەگرێت کە پێویستە کاری بۆ بکرێ و یەک بەدوای یەک جێبەجێ بکرێت. ئەگەر بێت و یەکێک لەم بەشانەی باخچە کە لە ئەساسەوە بنەمایەکی سەرەکی تەرچیکەی لە ئیشەکەیە ئەو کەسێکێتە ناو باخچەکە دائنیشە کاتێ دائنیشی هەڵەسێ ئەڕوات مرتاح نابێ مێشکی لەبەرەوە هەستەکە شتێکی کەمە و ناشزانێت چییە. وارەتاکید کێنەوانی کە زیاتر داوای ئەم دیزاینانە لە ئێوە ئاکەن؟ ئەو کەسانەی کە داوای ئەم دیزاینانە لە ئێمە ئاکەن کەسانی تایبەتن بە بڵین خۆشەویستی گوڵ و گوڵزارن ینی تایبەتن بۆی کە باخەکانیان بڕازێنەوە بە شێوەیەکی جوان و بە شوێن کەسی تایبەتە ئەگەڕێن هەتاکو و دیزاینێکی جوانیان بۆ بکە و سوودی لێوە بگرن لە داهاتووە. ئەو ئێکسسواراتانە چین کە لە باخەکانە زیاتر بەکارێنی بۆ لای فوارە بێ بۆ لای دیزاینی باخەکان بێ بۆ سیاجەکان بێ ئەو شتانەی کە بەکاری هێنین بۆ ڕازانەوەی گوڵ و باخچە ئەگەر سەیری پێشەوە بکەین باسی بکەین جۆرەکانی درەختن بەڕاستی درەختمان هەیە بە شێوەی شوجەیرەیە لەگەڵ ڕەنگی درەختەکان لەگەڵ جۆری گوڵەکان لەگەڵ جۆری ئەو بەردانەی کە بەکارمان هێناوە بڕوانینە ئەم بەردانەی کە لێرە دامانەوە بەردی زۆر بەرز و ڕقمان بەکار هێناوە کە بریتە لە چی بریتە لەوەی هەر کەسێک کە دانیشە سەیری ئەو بەردە ڕقە ئەکات ئەگەر ناڕەحەتیەکی هەبێت لە ژیان کاتێ چاوی بۆ بەردە ئەکەوێت ئەمە نەڕقە و تەحملی باران و سەرما و گەرما ئەکات لە ناخی خۆیان هەست دەکات کە ئەویش دەبێت تەحملی ئەوە بکات تەحملی هەموو ناڕەحەتەکانی ژیان بکات. دیزاینێکی سروشتیشی پێبەخشیوە با تەرکیزکەینە سەر ئەمە طبیعەتی ژیان وایە چۆن ئینسان لە ناو ژیانە هەیە دەوڵەمەنە هەیە فەقیرە هەوەیە پێویستە لە ناو باخچەکانیشا بەردی بەرز و نزم دابنین. سروشتی ئەم گوڵانە کە دامانەوە ئەم جۆرە گوڵانە ئەگەر بێت و بەتەنیا بن جوانی ئەویان نییە بەزە کە هاتن لە بینی بەردێکە هاتنە دەرەوە وەکو سروشتەکە دروستە بێت بە شێوەیەکی تەبیعی ینی ئەو کەسێک کە چاوی پێکەوێت زیاتر مێشکی ئیسراحەتەکات.
ئەوەی من لێرەی بینم کاگادل یعنی یەک جۆر گوڵ نییە کە لێرە دادناوە هەر یەکت لە شوێنێک دانا و هەر یەک و جۆرە گوڵەکە بۆکاریەوە چییە چ سوودێکە بەخشەبەوە ئەو شوێنانەی کە بۆ نمونە بەردی لێ متەسەلقمان بۆ داناوە ئەو شوێنانەی کە بە گوڵ پڕ ناکرێتەوە ئەبێ کاری چەوی بۆ بکەین واتە ئەلوانی چەوی بۆ بەکاربێنین بۆ نمونە تۆ گوڵێکی سوور هەیە لە هەمان کاتە ئەو شوێنە هەڵناگرێت گوڵێکی سپی بۆ دابنی مەفروض وایە چەوێکی سپی بۆ دابنی واتە ڕنگێکی تۆخ لەگەڵ ڕنگێکی کاڵا دابنی نابێت دوو ڕنگ دابنی پرتەقاڵیەک و سوورێ لە پەنایەکە دابنێ ئەبێ ڕنگێک بن زۆر دوور بن لە یەکتری واتە یا سوور و سپی یا زەرد و سپی ئابە و شێوە بۆیە جوانەکەی ببەخشێ بە تەواوەتی ئێستا بۆ نمونە لێایە سەریکە چوار گوڵت داناوە بۆ جیاکردنەوەی گوڵەکانە یاخود بۆ تێکەڵکردنی ڕەنگەکان ئەگەر سەیری ئەم جۆرە سنەوبەرە خشۆکانە بکەین تەبیعەتی سنەوبەرە خشۆکەکان ئابە و شێوەیە لە بینی بەردەوە بێتە دەرەوە جوانێکی سروشتی ئەبەخشێ بەڵام مەفروض وایە لە پشت ئەم سنەوبەرەوە سنەوبەرێکی بەرزتریشمان هەبێت یا سەوزایەکی بەرزترمان هەبێت ئایا سنەوبەر بێژاڵە بێ سنەوبەری عەمودی بێ حەلەزۆنی بێ لە بینی دوو سەوزایی مەفروض وایە ئەو ڕەنگە جیاکەینەوانێ کە ڕەنگێکی سوورمان هەڵبژاردووە زریشکی سوورمان داناوە بۆیە جوانەکەی تەواو ببەخشێوەکو و سروشت ڕاستە ئەی کاک عادل لە هەنێک شوێنی بەخەکای بنم لایتینگ دانراوە دانانی لایتینگیان لە دەرەوە بێ یاخود لە ناوەی ماڵەکان بێ چ کاریگەریەکە بێ لەسەر باخەکان ڕەنگەکان لایتین چەند ڕەنگێکی هەیە هەر ڕێچێک لەو ڕەنگانە تەسیری لەسەر مێشکی مرۆڤ هەیە بۆ نمونە ڕەنگی شینمان هەیە ڕەنگی سوورمان هەیە ڕەنگی زەردمان هەیە ئەمانە هەرێکە تەسیرێکی تایبەتی لەسەر مێشکی مرۆڤەکان دەکات کە مەفروض وایە هەموو ڕەنگەکان لە ناو باخە هەبێت ئەوە نییە بۆ نمونە ئەو نافورەی کە لەسەرەوە هەمانە ئەگەر ڕەنگێکی شینی بۆ دابنین لە پشتی ئاوەکەەوە بێتە خوارەوانی ئاوەکە بەسەریا مرۆڤەکان حەزەکەن زیاتر سەیری ئاوەکە بکەن بەس ڕەنگێکی زەر بێ لەوانەیە یەک جار سەیری بکەن و حەز نەکەن جارێکی سەیری بکەن ئەوە لایەنی دەرونی و لایەنی دەرونیە کاری خۆی کات بەڵێ کاک عادل جوانتر و باشترەکە بۆم لە دیزایانی فوارەیەک بێ یاخود دیزایانی باخێک بێ لە هەر شوێنێکا بێت لە هەمووی لە موقعێکا کۆکیتەوە یاخود جیابەجیا لە هەر بەشی ماڵەکەیە جۆرێک دیزایانی بۆ بکەیت نافورەکە دای دروستیەکەت ئایا ئەبیژە بێ بەسیە بەشەوە بەشێکیان لە بەرزی 2 مەترەوە یا مەترونیوەکەوەیەتە خوارەوە بەشێکی ترمان هەیە ئەگەر ئیشارەتی پێ باکاکە لە بەرزی 50 بۆ 70 سانتیمە بێت هاتنە خوارەوەی ئاو بەشێکی تریشمان هەیە کە لە عەرزەکەەوە یەتە دەرەوانێ ئێمە توانین بۆ نمونە ئەم شکڵی یەکەمیان کە لە عەرزەکەەوە لە مستەوای زەویە بڵین ئاوەکە یەتە دەرەوانێ ئەمە لە مەترێکا لە 80 سانتیما لە 40 سانتیمیا توانین ئەم کارە بکەین بەڵام ئەگەر شەلال بێت شەلال دایم ئیشی ئەوە ئەکات بەردەمێکی خۆی هەیە پڕێکا لە ئاو مەفروض وایە مەسافەکەمان گەورەتر بێ ئەگەر بمانێ شەلالێک دروستکەین لە بەرزی 2 مەترەوە بێتە خوارەوە ئەوەی کە لە عەرزەکەەوە هەڵق ئەوەی لە عەرزەکە تا 40 سانتیم تا 50 سانتیم ئێمە توانین ئیشی تیا بکەین چواردەورەکەی بە چەو بڕازێنینەوە و چەند جایەکی خشۆشی بۆ دابنین جوانێکی سروشتی بۆ دروست بکەین کاک عادل ئەو باسی ئەکسسواراتمان کرد ئەکسسوارەتانی کە بەکارێ بۆ ناو باخچین ئەو مەوادانەی کە بۆ ڕازانەوە بەکارهێنرێت ڕەنگی چەوەکانە لەگەڵ ڕەنگی لایتەکانە کە بەکارهێنین مەفروض وایە ئەو ئینارانەی کە دایانین هەریەکان لە شوێنی مەبەست تایبەتی خۆیان بێت ڕەنگی شین شوێنێکی تایبەتی خۆی هەیە ڕەنگی زەر شوێنێکی تایبەتی خۆی هەیە ڕەنگی ڕووناک بۆ شوێنی نان خواردن ڕەنگێکی هادە بۆ کاتی چا خواردن بەکارهێنێت لە سوچێکی باخەکەیدا ئەندێت کاک عادل ئەو ڕەنگانی کە بەکاری ئەهێنی بۆ ناو باخەکە ڕەنگێک هەیە کە بڵێ ئەمە ناگونجێ یاخود بۆ نەبڵێ لەگەڵ ئەم باخەیە لەگە سیاجی ئەم باخەیە ئەبێ ئەو ڕەنگە بگونجێنی هەم لە گوڵ هەم لە چواردەوری باخەکە لە دیوار بێ لە ئەکسسواراتەکانی بێ ئەگەر تۆ هاتیتە ناو باخێکەوە مەفروض وایە یعنی تۆ بەناویا بگەڕێ ئێسان باخی کە دروستمان کردووە لێرەیە بەناویا بگەڕێ ڕەنگێک نییە کە تیانە بێت ینی ڕەنگێک نییە کە تیانە بێت ئەگەر هات و تۆ بەناو باخەکەیە گەڕای ئەمە سوور ئەمە زەرد ئەمە پرتەقاڵیە ئەمە تەنانەت گوڵی مۆریشی تایە کە بەناوی ئەگەڕی ڕەنگێک نێتە بەرچاو مێشکی بۆ یەگەڕێت واتە ئەم باخی هێشتا تەکمیلە نەبووە مەفروض وایە هەر لە ئینارەکان هەموو ڕەنگەکانە هەبێ هەم لە گوڵ و گوڵزارەکان هەموو ڕەنگەکانە هەبێ لە جۆری بەردەکان ئەبێ هەر سێ مستەواکە هەبێ بەرز و وەسەت و ناوەنجیت هەبێ ئەگەر هەمووی بەردی بەرز بێت تۆ چاو بۆ بەردێکی پچکۆلە ئەژێڕی کە مێشکی سراحەت ناکە هەتا چاو بە بەردە پچکۆلەکە نەکەی بۆ لەگەڵ تەبیعەتی ئینسانە ئەویش وەکو باسمان کرد مرۆڤ هەیە باڵا دەستە مرۆڤ هەیە دەسەڵاتی کەمترە مەفروض وایە ئەو بەردە
بچکۆلەشی تیاابێ وەسەتی تیاابێ و گەورەشی تیاابێ. ڕوبەر پێوەرە بۆ ئەوەی کە نەتوانی باخێک دروستکە یعنی ئیلا بێ لە ڕوبەرێکی گەورەیە بێ یاخود دەگەل ڕوبەرێکی بچووکیش لە ژوورەوە یاخود لە دەرەوە هەبێ ئەتوانی بە ڕوبەر پێوەەر نییە. ئێمە باخی تریشمان دروست کردووە جگە لەم باخانە باخمان دروست کردووە بۆ نمونە لە ناو ئینجانەیەکە چەند گوڵێکی تایە و ڕازانومان نەتوانێت لەسەر مێزی نان خواردن یا لە سەر مێزی میوان یا لە بەردەم تەلەڤیزۆنە لە ناو قاپێکە یعنی دیزاینەکە کراوە. ڕوبەر پێوەەر نییە ئەتوانیت بە پێی پێویستی ئەو شوێنەی کە مەفروض وایە تەختیت و پلانەکەی بۆ دابنی لە هەموو شوێنەکە ئەتوانی باخی خۆ دروستکەی لە دیوارە بێ لە سەربانە بێ لە پشتی تەلەڤیزۆن بێ لە بەردەم تەلەڤیزۆن ئەکرێت لە کراوەی ماڵا دروستمان کردووە لە بینی ژووری میوان و نانخواردنا دروستمان کردووە پشتی ڕێک و پێک و جوانی دەرچوو. کەمترین نرخ چەنێ بۆ ئەوەی کە کەسێ بتوانێت دیزاینێکی بچکۆلە بۆ خۆی دروستکە سادە بێ یاخۆت ئەکەوێتە سەر ئەو جۆری مەوادانی کە بەکارهێنی مەوادمان هەیە لە بازاڕەکە ئێستا بۆ نمونە گرانە مەوادمان هەیە هەرزانە بۆ نمونە زەلام هەیە ئەڵێ باخێکم بۆ دروستکە با هەر سەوزایی بێ مەترێکی من بە 30,000 دینارە کرێکارێکی بۆ ئەوەیت بە 500 دیناری بەرە مەتری هەمووی بۆ داخە و ڕێک و پێچەکە ئەمە ناوێنەی باخ بەس ئەمە لە فعلەن باغ نییە مەفروض وایە ئەو کەسەی کە مەسرەف لە باخەکە یەک جار بیکە هەموو ڕۆژێ نەچێت شتێکی بۆ بێنێت تێکی باتەوە وای لێکە پرسیارکە لە کەسێکی شارەزا لە مهندیسێک لە ئەندازیارێکی ئەو بوارە کە تەخەسوسی هەبێت یا کارێکی تری کردبێ پێش سەیری کارەکەی بکە بێت هەموو بەشەکانی مناقەشەی لەسەرکەن ئەنج بڕیار با لەسەر دروستکردنی باخ چونکە باخ ئەگەر بە خراپی دروستیکەی تێکدانەوەی ناڕەحەتە. بۆچی تا ئێستا ئەو کەسانی بەتایبەتی خەڵکی کوردستان ئەوەی گرنگیان بەوەیەوە کە دیکۆری دەروی ماڵەکەیان بە بەردی مەڕمەڕ و بۆشتان برازێنەوە گرنگیان بەوە نایەوە کە بە باخی بیرازێنەوە لەبەر ئەرکەکەیەتی یاخود لەبەر چییە؟ وەڵی باخ ئەرکی خۆی هەیە لەبەرەوەی تۆ گوڵێک کە ئەنێژیت ئەم گوڵە چاوی لە دەستی خاوەنەکەیەتی مەفروض وایە بزەبت هەموو ڕۆژێک مەفروض وایە گوڵ هەیە هەموو ڕۆژە پێویستی بە ئاوە دارمان هەیە هەموو هەفتەیە پێویستی بە ئاوە جاری وایە مزەخە بیرە سووتێ ئەوە سووتێ مەفروض وایە ئەو شەخصە خێرا هەستێ بە کارەکەی ژیان نیوەی گوڵەکانی لە دەزایە لە ماوەی 3 ڕۆژە ئەنی هەرچیەک مەسرەفی کردووە لە دەستیە لەبەرەوەی کە ئەوەی کە زەوقی لەگەڵ گوڵ و گوڵزارە هەیە دڵنیا بە هەر ئەوانش زەوقیان لەگەڵەوەیە هەیە کە بڵێ ئیشێکی ئاوان بۆ بکە متابعەیە کات چونکە ئیدامەوێ پاکردنەوەی نەمانی پێویستی بە ئاوە پێویستی بە دەرمانە ئەم گوڵانە هەمووی تووشی نەخۆشیە بن مەفروض وایە متابعە کرێ دەرمان کرێ. کاک عادل باسی دەرمانمان کرد ئەم گوڵانە ڕاستە پێویستە سەمادی بکرێ پێینی بکرێ دەرمانی بکرێەوە هیچ ڕێنماییەکەن بە خاوەنەکە ئەگە خۆتان بۆ نمونە سەرپەرشتی باقەکە نەکەن خۆی سەرپەرشتی بکە هیچ ڕێنماییەکەیان کە چۆن بەکاری بێنێت. ئێمە جگە ئەسام ئیشەی کە من ئەیکەم ئەمە وەکو ئیشێکی دوای دەوامە من ئەیکەم وەکو حەز و ئارەزوایەتێکی خۆمە ئەم ئیشانە زیاتر سەرچاوە ئەگرێ لە چی من خاڵێکم هەیە ڕەسامە بەناوبانگە لە سلێمانیا ڕەسامێکی زۆر کۆنە زیاتر بیر و بۆچوونەکانی کە وەرم گرتووە ئەم سروشتەی کە دروست یەکەم لەو خاڵم و عەبدولکەریم حەمامین بابانی ناوە کەسێکی شارەزایە لەو بوارەیە شتەکانم لەوە وەرگرتووە یعنی مناڵێکی پچکۆلە بوو متابعەم کردووە چۆن ڕسمی کردووە چۆن نەحتی کردووە من دەستی ڕسم و نەحتیشم هەیە وەش تەئسیری لەسەر کارەکەم هەیە یعنی ئابە و شێوەیە کە ڕازانەوە ئەو شتانە بکەیت. زۆر باشە کاک عادل ئێستا ئەمانە هەمووی گوڵک وایە بەڵام ئەم وەرزەکە ڕووی نامێنێت چۆن بتوانین باخێک دروستکەین هەر چاوازەکە گوڵی پێوە ببینین ینی هەر چاوەرزەکە عفو گوڵی پێوە لە کاتی دانانی باخە مەفروض وایە ئەو کەسەی کە هەڵەسێت یعنی خاوەنی باغ نەچێ گوڵ بکڕێ ئەبێ ئەو کەسەی کە کارەکەی بۆ ئەکا کەسی شارەزا بێت تەنانەت فترەی گوڵەکە بزانێت هەیە 10 ڕۆژە گوڵ 10 ڕۆژ گوڵەکە هەیە 3 ڕۆژ گوڵەکە هەیە سەلکە هەفتەیە گوڵی پێوەیە بەس مەوسمەکانی ئەگۆڕێ بە پێی مانگەکان مەفروضە بە درێژایی مەوسم هەر جارێک یەکێ لە گوڵەکانی گوڵ بکات تا بتوانێت باخەکەی تێرگوڵ بکە ئەگەر وانە بێت بۆ نمونە ئێستا ئەم گوڵە گوڵی پێوە نەما ئیتر ئەم باخەی هیچ بێگوڵە بێت کە هاتیتە ناوی هەستەکەی شتێکی نەقسە گوڵی سووری نەقسە زەردی نەقسە یعنی مەفروض وایە شتێک هەبێت جێ ئەمانە بگرێتەوانێ ئەتوانی هەمووی بەیەکەوە بڕوێنیت گوڵەکان ینی بۆ نە وەرزە گوڵە وەرزیەکان هەمووی بەیەکەوە بڕوێنیت یاخود بڵینکە ئەو وەرزە تەواو بوو ئەنجە شەکلی تازە لێبێ گوڵی وەرزی ساڵانە بەشێکی لێ ئەفەوتێ ئایا بەهۆی سەرمای ساڵەوە بێت ئایا بەهۆی نەخۆشیە کەڕۆکانەوە بێت یا کۆنتترۆل نەکرێت یا
تۆ ئیشێ بۆ زەلامێکەکەی بەجێڵی بۆ ماوەی ساڵێک کاتی تۆ گوڵە وەرزەکانی هەمووی فەوتاوە بۆ دەرمان نەکراوە سەماد نەکراوە کە ئەمانە یعنی هۆکارێکی گرنگن بۆ سەرکەوتنی کارەکە بۆ پاراستنی گوڵەکە بە شێوەیەکی بەردەوام لە گوڵا بێت بۆ نمونە ئەم گوڵانەمان هەیە پێویستی بە چییە پێویستی بە سەمادی فسفۆری هەیە واتە سەمادێکی بیتی عالی فسفۆر بێت لە بەرەوەی بەردەوام بێت لە گوڵکردن کە فسفۆر بەرپرسە لە زیادکردنی گوڵ مەفروض وایە ئیدامەکرێبەوە تا بتوانین زۆرترین فترە گوڵی پێوە بێ ئەم باخە ئەگەر کەسێک بیەوێت خۆی دیزاینێکی باخێکی بچوو بۆ خۆی دروستکات چ ڕێنمایەکەت هەیە بۆیان ڕێنماییەمان بۆ ئەو کەسانی کە خۆیان حەزیان لە گوڵ و گوڵزارە ئێمە وەکو دوکانمان نییە بەس ئەتوانێت ڕقەمەکەمان وەرگێ پەیوەندیمان پێوە بکات ئەگەر لە سلێمانی بیانی بەس ئەگەر لە سنووری بۆ نمونە ناحەی سیتەک بێک ئێمە لێ وەکو کارمەندین ئەتوانێت هەج معلوماتێکی بێ ئێمە لە دایرە بێ بەبێ مقابل لە خزمەتیان ڕێنماییەکەین جۆری نەخۆشەکانی بۆ دیاری ئەەکەین بەبێ هیچ مقابلێ یعنی لە خزمەتیان هەر کەسێ لە سنووری سیتەک سنوورەکەمان بێ لە سنوورەکانی تر بێ بەس بە شەرتێ فەلاع بێ بە شەرتێ چۆنە لە بەهانای باخکێ بێ مەش بەهانایەوەچی بەبێ هیچ مقابلێ کاگادل ئەگەر کەسێک بێ فوارەیەک دروستکا بخۆی ئەو فوارێ ینی بڵین باخەکەی هەر قەبارەیەک بێ هەر ڕووبەرێک بێ ئەتوانێت داواتان لێ بکات بۆی دروستکەنیان فوارە ئەتوانێت داوامان لێ بکات بۆ نمونەمە دیزاینەکەی بۆ بکەین خۆی تەنفیزی بکات تۆزە قورسە فوارە خۆی بیکە بەبستم ئەوەیە یعنی فوارە دروستکردن هیچ مەرجێکی نییە بڵێ ئیلا بێ باخەکە موقعەکە ئاوا بێت ئەنجە ئەتوانێت دروست بکرێت فوارە لە هەر شوێنێکە ئەکرێت لەم فترەیە ئێمە ئیشێکمان دروست کرد بۆ ماڵێک هەر ژێرەکەی سەبە بوو خێراتچوین چاکمان کردو بە تەپەتۆر و بەو شتە چاڵ و چۆڵیمان بۆ دروست کرد و ئیشمان بۆ کردووە و بۆمان جوان کردووە لە هەر شوێنێکا بێ فوارە ئەکرێت لە هەر شوێنێکا بێ ئەکرێت بەزی تر هەیە حەزی لێ نییە بۆ نمونە ئاو ئەمێنێت توانێت لەوانەیە بۆن دەرکات یا شتێک بێت لە ناو ماڵەکە حەزی لێنی حەزەکە لە دیوی دەرەوە بێ ئەی چاڵێکم بینی لویا دروستان کردێتە نیش فوارەکە ئەو چاڵە بۆچی ئەمە دروستەکەین هەموو فوارەیە کە دروستەکەین مەفروض وایە مەخزەنێکی ئاو لە شانەکە هەبێت ئەم مەخزەنە ئاوە گرنگی ئەم مەخزەنە ئاوە چییە ئەم مەخزەنە ئاوە بەرپرسە لە جوانی فوارەکە ئەپارێزێ بۆ نمونە ئێمە و ئاوە کە لە حەوزی یەکەمەوە بین بۆ حەوزی سێم هەتا ئەڕوات 4-5 یا بڵین 5 سانتیم 10 سانتیم لە ئاوەکەی کەمە بێت ئەو وەختە کە سەیرەکەیت مستەوای ئاوەکە لەگەڵ مستەوای عەرزا زیاتر دابەزیوە یعنی ناشرین ئەبێ کارەکە بەس ئەگەر هاتوو لە مەخزەنەکە و ئاوەکەت نار بوو ئەوێ و سەرلێوان بوو ئیشەکەت و مستەوای ئاو لەگەڵ مستەوای زەویەکەیە بوو ئەم جوانەکە زیاتر جوانە بێت لەبەرەوەی ئەمە ئیشێکی قورسەکە ئیکەین مەخزەنێکی کاملی بۆ دروستەکەین بەس ئەوەیە ئیشەکەمان جوانتر و سەرکەوتووتر ئەو ئیشانە تۆ دەستی خۆتێکی بەڵێ بە دەستی خۆم ئەو ئیشانەی کە هەیە ئێستا شەو هەیە هەتا سەعای 11 خاوەنی باخەکەشمان لەگەڵا بوو هەتا 11 شەو لە پاژنیوەڕۆ ئێمە بەسڵن بەردمانداناوە بەرد هەیە 2 تەنە بەرد هەیە 3 تەنە بە شێوەیەکی وا دامانناوە نیوێ بەردەکانمان بە کاملی خسۆتە ناو گڵەوە بۆیە لە داهاتووە باران باری ئەم بەردە قورسە نەکەوێت بەسەر یەشەکە ینی وەکو زەمانێک ینی ئیشەکانمان بە دەقیق کردووە و اینجا ئیشەکەش وەکو چۆن فەرشەچنی ئیشی دەستە ئەم ئیشە زۆر ناڕەحەتە ینی ئێستا ئاواکە ئێمە ئاوا سێریەکەین بەم شێوەیە لەوانێ بە حازریوە بەس چنینەکەی زۆر ناڕەحەتە ئەو ژێرەی سەبە کراوە شیشی شانزەیی بۆ دانراوە ئێستا حالیان لێچوون هەیە بێت چارەسەرکرێ لەگەڵەوە هەموو قورسایش لێچوون هەیە بەشی خۆی بێ متابعە کرێ ئەبێت چارەسەرکرێ ینی بە چیمەنتۆیەکەی بە شیشێکی بە بەردەی ئەلوانێکی بەخوا جاری وایە نردومان لە کەرکووکەوە یا لە شوێنێکی ترۆ دوو بەرچێ بەردیان هێناوە بۆ مۆقعەکەی خاڵی بووە ئەو سێ ڕەنگە تایبەتە بەو شوێنە ینی مەفروض وایە ڕەنگی تایبەت دابنێ بۆ شوێنی تایبەت ئەبەو شێوێت تا جوانەکەی وەکو پێویست ببێ دەستی خۆش بێ کاگعادل خۆشەویستان کاگعادلە چین هەنێک زانیاریکەتان پێ ئەڵێن و چەند فوارێکی تر و دیزایانی باخی ترتان پیشانەی لەگەڵمان بن.
هاتوون لەگەڵ کاک عادڵ هەنێک بردمان هێناوە کە بۆ دیزاینی باخەکان و ناو فوارەکان بەکارهێنێ باسی جۆری بەردەکانەکەین. کاک عادڵ گە پێمان بڵێ ئەم بەردانە چ جۆرێکن کامیان بۆ چی بەکارێت؟ ئەم بەردانە چەند جۆرێکی لە خۆ گرتووە. بەردمان هەیە بەکارهێنین بۆ دیوار، بۆ دیواری ئەشکەوتەکان یا دیواری چواردەوری نافورەکە. بەردمان هەیە بۆ ئەرزی بەکارهێنین، بەردمان هەیە بۆ ناو بنی ئاوەکە بەکارهێنین، بەردمان هەیە بۆ قەراغی ئاوەکە بەکارهێنین، بەردمان هەیە بۆ دیزاینەوە پچکۆلانەی کە لە دەوری نافورەکە بەکارهێنین. ئەو بەردانە بە چی ساب دەکەن؟ ئەم بەردانە ئێمە بە کەڵەکیم سابت یەکەین، ئیتر هەیانە جگە لە کەڵەکیمەکە کە لە بڵین ئەیلیچەنین بە دیوارەکەوانێ بۆ یاخیش بەکارهێنین لەگەڵ ئەوەیە ڕەنگەکەی ئەگۆڕین بە پێی ئەو شوێنەی کە پێویستە. شوێنیشمان هەیە بەردەکان بۆ بنی ئاوەکە کە بەکارهێنین، بەردی ئەلوان بەکارهێنین لە بەرز و نزم و لە تەخت هەتا بنی ئاوەکە جوان دەرکەوێت، گوڵۆپی تیادا ئەنین شەوقەیاتەوە بەردەکان. لەکوێ ئەم بەردانە هێنن؟ ئەم بەردانە زۆر مەشتەر هەیە لە سلێمانیا کە ئێستا ئەم بەردانە ئەفرۆشن، بەڕاستی شتێکی جوانە هێناوێتە شاری سلێمانیەوە. من دەستخۆشیان لە یەکەم جاران بۆ بەردێکی وەکو ئەم بەردا بە بچوونایە بۆ بەغایا، بچوونایە بۆ کەرکوبیا لە شوێنە پەیامان کردایە یا لە دەروی وڵات بە خاوەن باخەکەمان بوو تا بیهێنایە بۆمان، بەڵام ئێستا لە بەردەستایە و بە سعرێکی مناسب و گونجاویش هەیە. ئەم بەردانە کاریگەری چی؟ یعنی سە بۆ نمونە تۆ ئێمەمانە دیزاینی باخێ بە سەوزایی بکەین، ئەم تێکەڵکردنی ئەم بەردانە لەگەڵ سەوزاییە سروشت بەشی هەرە گرنگی سروشت بەردە، یعنی بەشێکی گرنگە لە بەشەکان، چۆن ئاو بەشێکێتی، خۆڵ بەشێکێتی، بەردیش بەشێکی لە بەشەکان. یعنی مەفروض وایە کە تۆ دیزاینێ دروستەکەی بۆیە کەم و کورد نەبێ پێویستە بەرد داغڵی بکەیت. تۆ چیتە گوێ چەمێکەوە سەیری بنی ئاوەکەکەی 15-20 نەوع بەلایانی کەمەوە بەردی ڕەنگاوڕەنگ لە بنی ئاوەکە ئەبینی. مەفروض وایە خۆت کاری لەسەر بکەیت هەتا بتوانی ئەم کارە سەناعیە بکەیت بە کارێکی سروشتی. ئەم بەردانە چی؟ ئەم بەردانە ئێستا ئەگەر باسی بکەین، ئەم بەردانەمان هەیە بۆ دیوار بەکارهێنین، بۆ دیواری چواردەوری نافورەکە ئەگەر ئەشکەوتێکی تیا دروستکەین لە ژێری شەلالەکە ئەمە بەکارهێنین بە کەڵەشیم ئەلیچێ بە دیوارەکەوانێ. ئەمەمان هەیە عینە شت بۆ دیوار بەکارهێنین، ئەمەمان هەیە بۆ عەرزی بەکارهێنین، بۆ شوێنی دانیشتن بۆ ناو ئەشکەوتەکە بەشی بنەوەی بۆ سەر زەویەکە. ئەمەمان هەیە عینە شت بۆ دیواریش بەکارێ، بۆ عەرزیش بەکارهێنرێ. ئەمە بۆ دیوارەکان. بۆ دیزاینی وردمان هەیە لە دەوری نافورەکە، گۆزەی تێکەڵکەین یا بەردی کونکونی ماسی ئەوەی کە بەکارێن بۆ حەوزی ماسی تێکەڵیکەین، ئەوانە لەگەڵ کاری ئەم چەوانەیە بۆ دیزاینی ورد بەکارهێنین. چەوی هاڕاوە، ئەمە تەنەکەی بەسێ باڵێ ئەلوانی هەیە، سەوزە، سپیە، سوورە، ئەمە هەرزانەکەوێت. چۆنە گونجێنن لەگەڵ باخەکە؟ بەپێی ئەو شوێنە. بۆ نمونە ئێمە ڕەنگێکی سەوزمان هەیە، مەفروض وایە لە بەردەمی ئەم ڕەنگە سەوزەیە ڕەنگێکی تر دابنین هەتا سەوزەکە بە تەواوەتی یعنی بە زەقی دەرکەوێت، مەفروض وایە بەردێکی سپی بۆ دابنین. ئەگەر گوڵێکمان هەبێت دیزاین بە شوێنێک بڕازێنینەوە بە گوڵی سپی، مەفروض وایە ئەو چەوەی کاکوێتە بەردەمینەکە بە سوور دابنین هەتاکو گوڵەکە بە زەقی دەرکەوێ و جوانەکەی ببینی. ئەم بەردانەی تریش کە ئەمانە بەکارهێنین بۆ بنی حەوزەکە بە کەڵەشیم سابت یەکەین هەتا بنی ئاوەکە ڕەنگی سپی بێت، ڕەونەقی جوانترە. کۆمەڵە بەردی ترمان هەیە ئەگەر بێت و گوڵۆپی لە پەنایەدا بنی، بەڵێ ئەو ڕەنگە شەکەریە، ئەوە ڕەنگی گوڵۆپەکە لە بەردەکەەوە دەرەکەوێت لە یەکدوو مەشتە دەسەکەوێت لە سلێمانی ئەم بەردە، یعنی شتێکی نایاب و جوانە. زۆر بەردی ترمان پێیە ئەگەر سەیری زۆر کاتە من بینیوە کە چوومەتە سەیران وشدەها لای چەمی ئەوانەوە ئەمەم زۆر بە نسبەتێکی کەم هەیە لە چەمە ئەگەر بگەڕێ بووی، بەس تۆ جاری وایە دیزاینێ دروستەکەی چواردەوری نافورەکە تێ بەوە گوڵۆپی تیادا بنێت و ڕنگ باتەوە، مەفروض وایە یعنی بە حەسە دەست بکەوێت، بە نیوتەن بێ بە تەن بێ دەستەکەوێت. ئەم جۆرە بەردانەمان هەیە ئەگە سەیریکەین وەکو بنی ئاو وایە بەش نیشتی بێت، ئەمە شتێکی جوانە لە ناو نافورە ئەگەر بەکار بهێنرێت. ڕەش بەردی سوور، ڕنگدانەوەی ڕنگ بەردی سوور لە بنی ئاوا شەوق و زەوقی ئەو نافورەیە زیاد دەکات. یعنی مەفروض وایە ئەم بەردانێک کە لە بەرچاوان ئیشی لەسەر کرێن، مەفروض نییە هەمووشی لە یەک نافورەیە بەکاربێنی،
چەندانێکە پێویستە بۆ ئەم نافورەیە چەندانێکە پێویستە بۆ نافورەیەشتر ئەتوانین ئێمە هەر بۆ نافورە بەکاربێنین ئەمانە بۆ نافورە بەکارهێنێت بۆ ڕازان باخ ئەوانە ناتوانین ئەوانە بەکاربێنین بۆ نەک بۆ نافورە ئەسا ئەمانە توانین بۆ سیاجی باغ بەکاربێنین بەس بۆ نافورۆشتی وە لەبەرەوەی بچێتە ژێر ئاوە ئەم ڕەنگانە جوانن ئەبێت بۆ دیزین ئەو بەردەی بەکارهێنی زۆر بەرز و نزم نەبێ ئێستا ئەمە بۆ نمونە تۆ گەر تەنێکڕی لەوانە دوو بەردەی دەست نەکەوێت لەم حەجمە لەبەرەوە ناکرێت ینی بۆ دیزین بەکاری بێنی بەس بۆ بنی ئاوەتوانی بەکاری بێنی لە بنی ئاوە بەردی بەرز و نزم هەیە جوانیەکە جوانەکەی دەرەکەوێت بەتەنیا ئەم ئیشەکەن یاخۆی لەگەڵ وەڵا ئێمە ستافێکین دوای داوام من و برایەکم لەگەڵایە کاگڕێبین ئەندازیاری کوشت و کاڵیە زۆربەی کاتەکانمان بێکەوە ئیشەکەین ویتر کە ستافمان هەیە وەستای ئەنواع وەستامان هەیە وەستای دیوارمانێ وەستای سەبەمانێ وی سەخت و ینی وەستامان زۆرە دەستان خۆش پێشمان لەگەڵاکەن دەستان خۆش سپاسی بۆیەوە خۆشەویستان ئێستا دیمەنی هەنێک ماڵتان پیشانەین کە بەشێکی ماڵەکەیان لە سوچێکی ماڵەکەیاندا بە هەنێک دیزاینەکانی گوڵ و ئینجانە و چیمە ڕازانەوەتەوە هیوادارم ئێوەش بینەری بن و بیرۆکەی باشی لێ وەرگرن. ئازیزانم بۆ ئەوەی هەنێک زانیاریتان پێ بدەین لەسەر چۆنەتی بەخێوکردنی ڕۆکەکان و ئاودانی ڕۆکان و ئەو شتانە بەگشتی میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەرسەلانمان کردووە کە لێبسایبێتی شوشەی مامۆستا یاریدەرن لە پەیمانگەی تەکنیکی بەکرێتەوە. مامۆستاگەانم کاتت باش. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس. مامۆستاگیان پێشەم شتە پێم بڵێ بۆچی ئەبێ گوڵی سروشتی لە جیاتی گوڵی پلاستیکی دەستکرد لە ماڵەکانە بەکاربێت؟ خۆی گوڵی سروشتی بۆچی بەکارهێنین؟ بۆچی گوڵی لە بەدیلی گوڵی پلاستیکە گوڵی سروشتی خۆی بۆ زۆر مەبەست بەکارهێنێت لە ناو ماڵە بۆچی بۆ پاکردنەوەی ژینگەیە بۆ جوانی پێدانی ناو ماڵەکەیە بۆ پڕکردنەوەی بۆشایی ناو ماڵەکەیە بۆ ڕەونەق پێدانی ناو ئەو شوێنێکی ئێمە بەکارهێنین لەبەر ئەم هۆیانەیە کە ئێمە ئەتوانین لە جیاتی گوڵی پلاستیکی ئێمە بەکاری بێنین چکە ئەم هۆیانەوەمان لێ کات کە وەکو ئەڵتەرنەتیڤ وەکو بەدیلێک ئێمە لە جیاتی گوڵی پلاستیکی بەکاری بێنین و ئیسفادەی لێ بکەین لە ناو ماڵەکانمانە. مامۆستاگیان خۆتەزانی ڕۆکی دەرەوەمان هەیە ڕۆکی بەسێبەریشمان هەیە هیچ کاتە گونجێ ڕۆکی دەرەوە لە ژوورەوە بەخێو بکرێ یا ژوورەوە لە دەرەوە بەخێو بکرێ؟ بەڵێ بۆ هەردوو بوارەکەی گونجاوە بە شەرتێکیش کەش و ئەوە هەواکانیان گونجاو بێ بۆ یەکتری بۆ نمونە ئەو ڕۆکانەی کە ئێمە لەسێ لە ناو ماڵەکانە بەکاریانە هێنین ئەو ڕۆکانە هەمووی لە شاخ و دەشتەکان پێشتر گەشیان کردو ڕواون و دوای هێناونەتە ناو باخچە و شوێنە گشتیەکان و ناو ماڵەکان وانێ خۆگونجاندیان پێکراوانێ و زیادکردنیان کراوە ئێستاوان لە هاتۆ لە ناو ماڵەکانە بەکارێ هێنرێن و ئیسفادیان لێ کردووە نەک بڵێن هەڕۆکی جوان داری بەریش هەتوانین بۆ نمونە هەناری زیینە هەیە لیمۆی زیینە هەیە پرتەقاڵی زیینە هەیە ئەتوانین لە دەرەوەش هەم پەروەردەیان بکەین و هەم لە ژوورەوەش پەروەردەیان بکەین بە هەمان شێوە بازێ لە ڕۆکە جوانە گەڵاپانەکان وەکو بڵێن مەتات و چەند جۆرێک لە فیکەسەکان ئەتوانین هەم لە ژوورەوە پەروەردەیان بکەین هەم لە دەرەوەش پەروەردەین بە تایبەتی لەو شوێنانی کە کەش و هەواکانیان بۆیان گونجاوە بە یاخۆ بەعزێ ڕۆکمان هەیە وەکو بڵێن ڕۆکی جەهەنەمی کە خۆڵ واسە لەسەر دیوارەکان پەروەردەکرێت بۆ مەبەستی گوڵەکەی کە ڕەونەقێکی جوان هەیە پێ ئەتوانین لە دەرەوانەیە پەروەردەی بکەین لە بە شەرتێک کەش و هەوا و ئاوەهاکەی گونجاو بێ بۆی یاخو سەرما کاری تێ نەکات لە زستانە یاخود لە هاوینە پلێکی گەرماکە بەرز نەبێتوانێت کە گەرماکە پوای لێ بکات کە پسووتێت.
ڕۆک ئێمە زیاتر کە لە ماڵەوە دەێنین بۆ جوانێکی داێنین هیچ ڕۆکێک هەیە جگە لە جوانێکی سوودێکی تایبەتی هەبێ بەڵێ ڕۆگەکان خۆی ئەو ڕۆکانی کە ئێمە بڵین پەروەردانەکەین لە ناو ماڵان زیاتر هەیەە بەزێکیان گوڵەکانیان نەخورێ بازێکیان گەڵاکانیان نەخورێتەوەکو بەسن لە ناو چێشخانەکان ئەتوانین بەکاریان بێنەوە یاخو ڕێحانە هەیە هەم بۆ جوانیەکە شێت و هەم گەڵاکەشی ئیسفادەی لێکرێت بۆ خواردن یاخو بەعزێ ڕۆک هەیە کە بە تەواوەتی ژینگەی ناو وەکو بڵێن فوجێر هەیە ژینگەی ناو ژوورەکە بە تەواوەتی پاکاتەوەن یا غازات هەڵەمژە یاخود بعضی ڕۆژێکی نەباتاتی عەتری و توبیمان هەیە کە بەستی یان هەیە وەکو بڵین وەکو بۆ چێش ئامادەکردن گەڵاکانی بەکارهێنێ بۆ خواردن بەکارهێنێتوانێت ئەمانە ینی ئەمەمان لێ کات کە بڵین زیاتر لە مەبەستی جوانەکەی بۆ مەبەستی نەباتاتی بۆن و هەم بۆ تامیش و بۆ خۆشکردنی ئەو چێشتەکان کە لە ناو چێشخانەکانە بەکارهێنێن لە ژووری نووسنەکانی هەمومانە عادەتەن زۆربەی ڕووناکی کەمتەیەکەوە و شوێنێکی داخراوە هیچ ڕۆکێک هەیە بگونجێ کە بتوانین لە ژووری نووسنەکانوانە بەخێرکەین ڕۆگەکان بەپێی شوێنی مەبەستی بەکارهێنانەکانیان ئەگۆڕێ مەسن بۆ نمونە تۆ ئەگەر شوێنێک بێ هۆڵێک بێ ئەتوانی هۆڵی قەباری گەور بتوانێت ڕۆکی گەڵاپانی تا بەکاربێن ڕۆکی گەڵا گەوری تا ژووری نووسنیش بە هەمان شێوە کە شوێنێک کە تۆنی بۆ ئیسراحەت و بۆ ئەتوانی بەعزێ لە ڕۆکە خۆڵواسەکان وەکو ڕافیدەفۆرە وەکو لە بلا بۆ ئەوانەی تا بەکاربێن یا ڕۆکە گەڵا ئەلوانەکان گەڵا ڕەنگاوڕەنگان بۆی لە کاتێکا مەسەرەن سەرنج بفرێنێ و چۆنی خەیاڵات بێت بەرەو ئەوت بکاکە بخەوید یاخو بعضێ لە ڕۆکەیە بۆنی هەبێت کە بۆنێکی وا لێ بکات مرۆڤ بەرەو چۆنڵی سەرنجی بەرەو خەوتن بێت یا سەرنجی وا لێ بکات کە کەشی ئارامکە بخەوێت بەڵێ زۆر لە ڕۆکان هەیە کە ئێمە توانین لەناو بە تایبەتی ڕۆکە گەڵا ڕەنگاوڕەنگان یا خۆڵواسەکان کە بڵین لەناو ڕووینا بەکارێنن ناو ژووری نووسن ناتوانانی بەکاریان بێنین و ئیسفادەشی هەبێت هەم بۆ جوانکردنی ژوورەکەش و هەم بۆ ئەوی سەرنجڕاکێشانی مرۆڤەکان لە کاتی خەوتنیان بڵێن وای لێ بکات کە مرۆڤەکان بەرەو خەوتن بڕۆن زۆر کەسە بینین بەردەوام ئاوی گوڵەکانیە وازانێ کە ئیتر ئاوی و گوڵەبا بەوە گەشە ئەکات و ڕێگەیەکی دروستە نەخێر هەم زۆر ئاودان ئەبێتە هۆی خنکانی ڕێگەکان ئەبێتە هۆی ئەوەی کە بڵین زۆر زیان بۆ ڕۆکە دروستکە لە باتەوەی سوودی پێ بگەیەنێ هەموو ڕۆکی ژۆک و مرۆڤ وایە چۆن ئێمە لە کاتێکە کە پێویستمان ئاو بخۆینەوانێ ڕۆکەش لەو کاتێک کە پێویستە ئاودانی بکەین تۆ هەموو کاتی ئاودانی بکەی ئەبێتە هۆی ئەوەی هەم ڕێگەکەی تووشی خنکان بکات لەوە شەیەکی زۆریش لە دەور و پشتی ڕۆکە دروست کات هەم بێتە هۆی کەڕ و دروستکردن بۆ سەر ڕۆکە و دروستکردنی نەخۆشی بووی لەبەرەوە نەخێر زۆر ئاودانی ڕۆک بە ڕێژەی کەمیش بێ هەمان شێو ئەبێتە هۆی سیزبوونی ڕۆگە کەواتەی ئەمە لە هەردوو حاڵەتەکە نادروستی دروست دەکات ئەگەر بێت و کەم بێت تووشی سیزبوونیە کات خراپە بۆی ئەگەر زۆریش بێ بە هەمان شێو ئەبێتە هۆی خنکانی ڕێگەکە کەواتێ لە هەردوو بوارەکەی خراپە یعنی حاڵەتێکی وەسەتی نە زۆر نەتینوی بێنەوەکو و بڵین نە زۆر ئاودانیش بێت حاڵەتێکی دروست بێت بە تایبەتی لەو ڕۆکانی کێمە ئەم ماڵەوە هەمانە ئەبێت کاتێک پێویستەکە ئاودانیکەین ئێمە و کاتی بڵین چینی سەرەوەی ئینجانەکە ئەگەر وشک بووانێ ئەو کاتە ئاودانی بکەینوانە بە شێوەیەک بڵین لە هاوینا 2000 تا 3000 یاخو بڵین زۆرترین حاڵەت کە بەشی سەرەوەی ئینجانەکە وشک بۆ ئاودانی بکەین لە زستانە ڕێژەیەکی کەمتری ئاودان پێویستە چکە لە زستان دایمەن شێ زۆرترە لەبەرەوەی ئاودان کەمەکەن ئەگەر هەفتەی جار یا 10 ڕۆژ جارێک ئاودان بۆ ڕۆکانی ناو ماڵەوە بکەین ئەو نەپێویستە ناوەکو بڵین زۆر ئاودانی بکەین لە زستانە چکە گەر زۆر ئاودانی بکەین بە هەمان شێوە بێتە هۆی دروستبوونی نەخۆشی و کەڕوو یاخود خنکانی ڕێەکانیان و لە ناوچوونی ڕۆکانمە لە ناو ماڵەکان بەڵێ مامۆستا ئەرسەلان خۆمان نەزانین ڕووناکی زۆر کاریگەری هەیە لەسەر ڕۆک کەمی ڕووناکی و زۆری ڕووناکی چ کاریگەرێکی هەیە لەسەر ڕۆک طبعا ڕووناچی یەکێکە لەو هۆکارانەی دروستبوونی خواردن لە ڕۆکە طبعا ئەمە وەکو بڵین ئەزانین ئاو خۆراک و مەوادی غیزایی کە لە ڕێک و هەڵ ئەمەژێ ئەچێتە بەشی سەرەوەی ڕووەک لە گەڵاکانی ئەمێنێتەوە لە ڕێگەی کردداری تیشکە پێکاتنەوانەیە ئەو خواردنە دروستە بێ و ئەگەڕێتەوە بۆ بەشی خوارەوانە دیارە دروستبوونی ئەم پرۆسێسی تیشکە پێکاتنەش لە ڕێگەی چیەکرێت لە ڕێگەی ڕووناکی و تیشی خۆرەوە ئەکرێت ئەگەر بێت و ئەو ژووری کە ئێمە ئەگەر بێت و ڕووناچی تێنەکەوێت بە ڕێژەیەکی پێویست دیارە خواردن بە ڕێژەیەکی پێویست دروست ناکە بۆ ڕۆگەکە بەو شێوەیە کە خواردن دروست نەکرد دیارە ڕۆکە کەشمان ئێمە لاواز دەبێت یاخود جوان نابێت یاخۆ ڕەونەقی نابێت بەو شێوەیە کە ئێمە ئەمانەوێت لاواز دەبێت و گەشەی کەمە بێتەوانێ دیارە بۆیە پێویستەکات بە ڕێژەیەکی گونجاو و
تیشی پێوێتە ناو ئەو شوێنی کە ئێمە بڵێن ڕۆکەی تیاپەروەرداکەین. مامۆستاگیان جگە لە ڕووناکی خۆریج و ڕووناکێکی زیادکرامان هەیە خۆمانمانەیە بۆ ڕۆکەکانی زیاد بکەین. بە تایبەتی ئێمە بڵێن من خۆمان وەرزی کوردستان یا وەرزی عێراق 4 وەرزمان هەیە، وەرزی زستان و وەرزی هاوین و ئەوانە. بە تایبەتی بڵێن لە هاوینە زۆر کێشەی دروستبوونی ڕووناشیمان لەوە چێ نابێت لە بەرەوەی عددی سعاتی زەو لە بڵێن عددی سعاتی یا ژماری کاژمێرەکان لە ڕۆژە زۆرترێکە، تیشکی خۆر و ڕووناکی زۆرترێکە. هیچ کێشەیەکمان لەوە چێ بۆ دروست نەبێ لە هاوینە. بەڵام لە زستانە لەبەر ئەوەی ڕێژەی کاژمێری ڕووناچی کەمترێکە، هەم بەعزی ڕۆژیش هەور دروست ئەبێت. ئەمە وای کردو ئەوەی کە ئێمە کێشەی چیمان بۆ دروست کێشەی ڕووناچیمان بۆ دروست بێت. کە کێشەی ڕووناکیمان بۆ دروست و پێویستە کات ئێمە گڵۆپی بۆ بەکاربێنینەوە بۆ ئەوەی ڕووناچی دروستکەین بۆ ئەو ڕۆکانی لەناو ماڵای بۆ ئەوەی کەداری ڕۆشنەپێکردن دروست بێت و هەم خواردن دروست بێتوانێت بۆ ڕۆکە و گەشەی باشتر بێت. لەبەرەوە ینی پێویستە کات ئێمە گڵۆپی بەتایبەتی گڵۆپی سپیان بۆ بەکاربێنین بۆ دروستکردنی ڕووناچی بۆ ڕۆکانی. باڵ مامۆستاگیان بگەڕێنەوە بۆ ئاودان بە چ ڕێگەیەک ئێمە بزانینەوە ئینجانەیەمان پێویستی بە ئاوە چ هۆکارێکەیەکە خۆی ئەگەر ئێمە ئەگەر بۆ چێڵگەی گەورە حساب بکەین یا بڵێن بعضی ئامێر هەیە پێڵێن ئامێری تێنشۆمیتر یا ئامێری پیاوانەکردنی ڕێژەی شێ. بەڵام ئێمە ئەو لە ڕێگەی ئامێرەوانی ئێمە ئەتوانین بڵین لە شێڵگەی گەورەیە ئەتوانین بڵین ئەو ڕێژەی شێ دیارە کات ئەگەر ڕێژەی شێکەم بۆ وانێ پێوەینێکی لەسەر گێچێکی لەسەر لە ڕێ ئەو گێچە ئەتوانین بزانین ڕێژەی شێکەم بۆ تۆیان ئەگەر ڕێژەی شێکەم بۆ کاتە پێویستەکە دێمە ئاودانیکی ئەم بەنسبەت بڵین شێڵگەی گەورەوە. بەڵام بەنسبەت ئێمە ئەو ڕۆکانی کە لە ناو ماڵە هەمانە زیاتر لە ڕێگەی چاوەیە لە ڕێگەی دەستلێدانەوانی ئێمە ئەتوانین بزانین ئەو ڕووەکە پێویستی پێێتی بە تایبەتی بەعزی ڕۆکان ئەگە گەڵەکانیان سیز بوو یاخۆ ڕەنگیان ڕەش داگەڕایە خودت بڵین چینیش سەرەوەی ڕۆکە زیاتر وشک بوو وانە ئێمە ئەمەتوانین بۆ شێوە بزانین ئەمە پێویستی بە ئاودان هەیە نەچکە هەموو ڕۆژێک پێویستی بە ڕێژەیەکی شەی دیاریکراو هەیە پێویستی بە ئاودانی هەیە بۆ چی بۆەوەی کاتێک ئێمە ئەو ئاوداناکەین ئەو خۆراک و مەوادی غیزاییەکان لە ناو ناوەندە خۆراکێکە لە دەور و پشتی ڕێکەیانەیە خۆراکان دروست دەکەن و لە ڕێگەی ئایۆناتەوە نەبەر زێبێتەوە چێتە تاکو بڵین چێتە سەروانێ بۆ ناو گەڵا لێ ناو گەڵاوانە بۆ کەداری تشکە پێکاتنەکە خواردنەکە دروستەبی و ڕۆکە ئیسفادەی لێەکە. بە چەند دەگاتوانین ئەو ئاودانیمان باس وەڵاهی بەڕێگەی تر ئێمە عادەتەن ماڵەکان لەبەرەوەی ڕێژلەوە زۆربەی ئینجانەکان زۆر نەبێت هەر بە زیادکردنی ئاو لە ڕێگەی دەستەوانێکە پێدەهان ئیریگەیشن لە ئەتوانین ئاودانی بکەین. ئەگەر زیاتر بێت مەسەلەن زۆر ئینجانەمان هەیە ئەتوانین لە ڕێگەی دڵۆپاندنەوانی یا میس پرۆپاگەشن ئای پرژێنی بەسەر ئەگەر زۆر بێت ئەو توانین ئاودانیان بکەین. ئێمە زیاتر باسی ماڵەکەن چکە ماڵ ڕێژێکی زۆر یەکجارە زۆر ئینجانی تیانێکە مەسەلەن زۆر سیستەمی ئاودێری بۆ دابنرێت و بپرژێن بەسەریا هەر زیاتر لە ڕێگەی ئاودانی دەستەوانێ بەس یەک حاڵەت هەیە لە میانەیە ئێمە ئەتوانین بپرژێنین ئاو بپرژێنین بەسەریا بەسەر گەڵاکانیا. بەڵام لەو کاتیا چی دروست دەبێت تەپ و تۆز لەسەر گەڵاکانی کۆ ئەبێتەوە لەو کاتێمە پێویست دەکات چی بۆ بکەین پاکردنەوەی گەڵاکانیان بۆ بکەین بۆ ڕۆکانی ناوماڵ بۆ ئەوەی چی بێت بۆ ئەوی ئەو دەمیلانی کە خۆراک و ماوەدی غیزاییەکەی لێوە دروست دەبێت نەژیرێت چکەوانی ژۆکو مرۆڤ پێویستیان بە چیان هەیە پێویستیان بە هەناسەدان هەیە بەڵام بە پێچەوانی ئێمەوان ئەوان ئێمە خۆمان ئۆکسسیجین هەڵەمژین و CO2 فڕێنە دەرەوە ئەوان بە پێچەوانی ئێمە CO2 هەڵەمژن و ئۆکسسیجین فڕێنە دەرەوە بۆیە هەروە کراوەیانی لە ژینگە دۆستی ژینگەیە ڕووەکانی ئۆکسسیجین زۆرە خاتە ناو ژینگەوانی و ژینگە پاکاتەوان. باشە مامۆستا بوونیشە هیچ کاریگەریەکی هەیە لەسەر ڕۆکەکان لە ناو ماڵە؟ شێ هەموو ڕۆژێک پێویستی بە ڕێژەیەکی شێی دیاریکراو هەیە ڕێژەی شێ لە ناو ژوورە لە ڕێگەی ئامێرەی شێمیتەرەوە توانین قیاسیکەین جیازێکی پسکۆلەیە توانین لە ناو ژوورەکە دابنێ پێڵێن هایگرۆمیتەر ڕێژەی شێی هەوا دیارەکە لە ناو ژوورەکە ئەگەر بێت و ئەو ڕۆکەی تەقەن هەموو ڕۆکان ڕێژەی شێی دیاریکراویان هەیە بەس وەکو چۆن ڕێ عامەتەن ڕێژەی شێ نابێت لە 150 کەمتر بێت بۆ ئەو ڕۆکانی کە ئێمە هەمانە لە ناو ژوورەکانە ئەگەر بێت و ڕێژەی شێ دایمە لە هاوی ناخۆ دانزانە پلەی گەرما بەرز دەبێتەوانێ چیە کات ڕێژەی شێکەمە بێتەوانێ و کاتە ئێمە پێویست دەکات ئاو پرژێنیان بکەین بە ناو
بەسەر ڕۆکانە بۆ ئەوی ڕێژەی شێ بەرز بێتەوانێ و چکە ئەگەر ڕێژەی شێ کەم بێتەوە لە دەور و پشتی ڕۆکە عملیەکەی پێڵێن عملی نەتەح یا بە هەڵمبوون لە ڕۆکە کاو عملیە زۆر بوو ڕێژەی ئاوی ناو ڕۆکە ئەچێتە ناو هەوای ژوورەکەوانێ ینی وردە وردە گەڵاکانی بەرەوچیەوە بەرەو سیزبوون و بەو لەناو ینی کاریگەری لەسەر گەشە و لەسەر بڵین گەشەکردنی ڕۆکەکە و بەرەو خراببوونێبا لەبەرەوە پێویستە کات بە ڕێژەیەکی شەی گونجاو هەبێت لە دەروپشتی ڕۆکان ئەگەر بێت و ئەوتمان لە 50 تا 55 ڕێژەیەکی شەی زۆر باشە بۆ ناو ژوورەکان کە ڕۆژتیا پەروەردە مامۆستا ئەو کێشانە چین کە زیاتر ڕوبەڕووی ڕۆکی بەرسێبەرە بێتەوە ئەو نەخۆشانە چین بەگشتی بۆ چۆن بیان ناسن و کەسانی کە ئەو ڕۆکانە بەخێوەکەن ڕۆژی ناوماڵ تووشی مەسەرم بۆ نمونە لەوچێک تووشی کەم خۆراشی بێتەوانێ ئەوە کەم خۆراشی لە ڕێگەی زەربوونی گەڵاکان یا لە ڕێگی گۆڕانی گەڵاکانیانەوە دیاری ئەکرێت یاخود بڵین بەعزێ هۆکارێکی ژینگەیی هەیە ئەمەسەر بۆ نمونە هۆکارەکانی چێ بەرزبوونەوەی پلەیگەرا هەیە لەگەڵ نزمبوونەوەی پلەیگەرما هەیە بەرزبوونەوەی پلەیگەرما بە تایبەتی لە هاوی ناڕوو ئەیات بۆ نمونە نابێت لە دەرەجی حرارەت مەگزیمەن بڵین بەرزترین پلەیگەرما نابێت لە 28 پلە زیاتر بێ خۆتان نەزان ئێستا لە پلەیگەرمای لە هاوین لە سلێمانی لەوچێ گاتە 40 بەرەو سەرەوانش لەو کاتێ پێویستەکە ئێمە چیان بۆ دابنین ڕێژەیش بڵین ساردکەرەوەیان بۆ دابنین کەواتەیە ژینگەیشی گونجایان بۆ دابینکەین بۆ ڕۆکان بۆ ئەوی وەکو لە چۆنڵی لە حاڵەتی تەبیعی خۆیان ئەگەشە بکەن هەروەها لە زستانیشە خۆتان نەزانن پلەی گەرما لە هەندێک ڕۆژات چێتە 8 و 9 و 10 ئەوانە کەواتەیە یعنی پلەی گەرمادا ئەبەزێتەوە لەو کاتێ ئەمە پێویستەکە چیانکەن گەرمکەرویان بۆ دابینکەین بۆ ئەوی ئەو شوێنی کە ڕۆکەی تیا پەروەردەکەی بگاتە حاڵەتی کە گەشەی تەبیعی خۆیەتی مەسەن بۆ نمونە نابێت لە 10 تا 10 پلە بێتە خوارەوانێ لە باشترین حاڵەت 20 بۆ 22 نابێت لەوە زیاتر بەس لە خۆدا نەزان لێسە من وەکو سلێمانی حساب بکەین ئەڕواتە سەر و چلی شوانێ و کاتەی نابێت لە 28 زیاتر بێت ئەو کاتێک کە لە 28 زیاتر پێویستەکات ئێمە ساردکەلەوەی بۆ دابین بکەین زۆر ڕاستە ئەو شتانە بەچی لە ناوچن ئەو نەخۆشیانە بەچی لە ناوچن نەخۆشیش هەیە نەخۆشیش هەیە مەسەن لە هەندێک نەخۆشی هەیە لە ناو ڕۆکانی ناوەڵ بە تایبەتی زیاتر لە ڕۆژی ناوماڵە دروستە پێڵێن ڕۆژی بڵین نەخۆشی جاڵجاڵۆکە کە غیلافێ دروستەکە لەسەر گەڵاکان ئەوە نەخۆشیی زۆر باوە لە ناو ڕۆژی ناوماڵە یاخود دروستبوونی کەڕوو لەسەر ڕۆکان کەەوە دروست دەبێت ئەوەش زۆر کاریگەری هەیە لەسەر ڕۆکانی ناوماڵ ئەوە دیارە ئەو کاتانی کە پێویست دەکات پێویست گەڵاکان یاخود بڵین پارچێک لەو پارچی ڕۆژی توش بۆکە بەریتە شوێن ئەو شوێنانی کە بڵین دەرمان ئەفرۆشن لە نووسینگە کوشت و کاڵەکان موبیدیان بۆ دابینکەی بۆی چۆنڵی بۆ ناوبردنی ئەو نەخۆشی کە تووشیانە بێت یاخود بەعزی حاڵەتێکی کێشەی تووشی ڕۆژی ناوماڵە بێت ئێستا پێش خۆش ئاماژە پێدا زۆر ئاودانیش بە هەمان شێو ئەبێتە هۆی گەنینی ڕۆکەکان و قەدی ڕۆکەکان هەروەها کەم ئاودانیش کە کەمیش ئاوێنەوانێ ئەوش حاڵەتێک کە بێتە هۆی سیزبوونی گەڵاکان و ئەگەر بێت و فترەیەکی زۆر ئاو نەدێت ئەو کاتە ڕۆکەشی چێ بێت هەر بەرەو تووشی زبولی دایمە بێت یان تووشی سیزبوونی دایمی و ڕۆکە بەرەو ناوچوونە بێ و ینی ئەفەوتیا ڕۆکە زۆر باشە مامۆستاگە هەنێک کەسە بینین لە سەربانی ماڵەکان نابێتی پلاستیکی دروست کردووە ئیتر هەنیکان زیاتر سەوزە و ئەو بابەتانی خواردنیان تا ناشتووە سود و زیانی ئەوانە چییە؟ هەم بۆ ماڵەکە هەم بۆ خۆی ڕێژەی سەوزایی زۆر پێویستە لە ئیتر ئێمە گرنگی پێبین وەکوتمان ڕۆک دۆستی ژینگەیە بۆ پاکردنەوەی ژینگە بەکارێنێ بۆ جوانکردنی ژینگە بەکارێنێ ئیتر لە هەر شوێنێکە نەک لە سەربانەکان هەیە لەبەر پەنجەرەکانیان لەبەر بالەکۆنەکانیان لە هەموو شوێنەکانە ڕۆژیان پەروەردە کردووە ئەوە پێوترێ بڵێن باخچەی یاخۆ حەدیقەی سەطح لەسەر سەقفەکان لەسەر بانی خانووەکانیان چیان کردووە هەیە ئینجانەی بڵین ئینجانی هێناوە گوڵی پەروەردە کردووە هەیە ئەچێت بۆ نمونە سەوزەوات بەرهەمە هێنێ بە هەمووی ئیسفادەیەکی زۆر باشی هەیە بۆ هەم بۆ ئەو ماڵی کە خۆی تایە پەروەردە ئەکات چکە بۆ نمونە تۆڵی سەوزایی وەکو بڵین خەیارە سەوزەیە کەرەوزە ئەوانە هەم خۆی ئەتوانێت ژیانی خۆی یاخۆ مەسەن بڵین ئەو پێداویستانی خۆیەتی پێدابین کا لە سەوزە و لە میوە لەوانی کە هەیەی هەم بۆ پاکردنەوەی ئەو ژینگەی و دەوروبەریش کە خۆش یادی کات چکۆتمان
ڕووەک ئەبێتە هۆی زیادکردنی ئۆکسسیجین لەو دەوروبەر یعنی ژینگەیەکی پاک بە خۆی دابینەکە جوان هەم ئەتوانێت وەکو جوانیش ئیسفادەی لێ بکات لە ناو ماڵەکە سەوزای ڕێژەیەک لە سەوزایی دابینەکە بۆ خۆی یعنی هەم بۆ ئیسفادەی سەوزای هەم بۆ پاکردنەوەی ژینگە و هەم بۆ ئیسفادەی خۆراکیش ئیسفادەی لێکات ینی کارێکی دروستە هەشا هەندێ برادرم بینیوە نەک سەوزای قاچکیش پەروەرداکە لە سەربانەکەی خۆیان ینی برادری کوشتتوکاڵی خۆمانمان هەیە دەستی خۆش بێ و تەمەندرێژ بێ نەک قاچکیشی پەروەردە کردوە لەسەر بانی خۆی و لە پێینەکانی خۆیان لە شوێنی لە خانوەکانی خۆیانە ئەنی نەک لە سەربانەکان لە بەر پەنجەرەکانی ژاڕۆک پەروەرداکەن هەم بۆ جوانەکەش و هەم بەعزێ ماڵێکەش هەیەتوان بڵێن سەوزەشی تا بەرهەم بێت زۆر باشە هیچ زیانێکی بۆ ماڵەکە نابێت ئەوە نەخێت هیچ زیانێکی نییە مەس بگرێت ئیسفادەی زیاترێک وتمان هەم بۆ جوانیە هەم بۆ چۆن ڵێ ئیسفادەی لێکە بۆ خواردنی خۆی و بۆ دابینکردنی ژیانی ڕۆژانەی خۆی لە میوە لەو سەوزە و لە جوانێکی ئەوڕۆ زۆر باشە سوپاس عەفەن بەعزێ کەس هەیە هەم ماڵەکەی خۆشی کردو بە شوێنێک بۆ بەرهەمێنانی شەتڵگا ینی ڕۆژی تا ئینتازەکە ڕۆژی تا بەرەمەهێنێ هەم ئەشی فرۆشێت و هەم بۆ باخەکەی خۆشی بۆ دۆست و برادەرەکانیشی بەکارێن سپاس بۆ مامۆستا ئەرسەلان ماندوومان کردی زۆر سپاس خۆشەویستان پرۆگرامی ئەمڕۆوان پێشکەشکردن هەر شاد بن خواتان لەگەڵ